بەڕێز دکتۆر کوێستان گیادانی بفەرمێن بۆ پێشکەشکردنی بابەتەکەی. ئامادەبوانی بەڕێز خوشک و برایەمی ڕێزدار نوێنەری حیزب و ڕێکخراوە سیاسی و مەدەنیەکان میوانانی هێژە لەلایەن حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە بەخێراتنتان دەکەم و سپاس بۆ بەشداریتان کە لە ڕێگای دوور و نزیکەوە تەشریفتان هێناوە. سپاسی ناوەندی دیالۆگی حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەم کام دەفەتەیان ئەمڕۆ بۆ ئێمە پڕقاندووە کە بتوانین لە دەوریە کۆبینەوە بۆ ئەوەی وێڕای ئاوردانەوەیەک و تاوتۆکردنەوەی بزوتنەوەی ژینە بتوانین ئەم کۆنفرانسە بکەینە هەوێنی بەرنامەکانی داهاتوومان و وێڕایە بتوانین بە یەکگرتووی و یەکریزی پەیامی هاودەنگی خۆمان بۆ کۆمەلگای کوردەواری لە ڕۆژهەڵاتی کوردستان و کوردانی دانیشتوو لە چوارگۆشەی جیهان بەتایبەتی بەنێوخۆی وڵات بگەێنین. ئیزن دەخوازم پێش دەستپێکی باسەکەم سڵاو بنێرم بۆ بنەماڵەی سەربەرزی شەهیدان، زیندانیانی سیاسی و بریندارانی بزوتنەوەی ژینان و لێرە لەم تریبۆنەوە لە یەکەم کۆنفرانسی دیالۆگی حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێنیان پێ بدەین و پەیمانیان لەگەڵ بکەینەوە کە پشتیوان یەکریزی و چالاکی و هەموو ئەو توانایی کە هەیەە لەسەر شەقامەکان و بە شێوەی جۆراوجۆر لە ئاستی خەباتی مەدەنی و نێودەتەوەییدا دایم لەسەر شەقام و کار دەکەن. بەڕێزان، ئەمڕۆ ئێمە لە دۆخێکدا لێرە کۆبوونەوە کە 3 ساڵ بەسەر زوتنەوەی ژینادا تێدەپاوێت و لەم ماوەیەدا زۆر ڕووداوی گرنگ هاتوونەتە ئاراوە. ئەم ڕووداوانە لە ڕۆژهەڵاتی لێوەڕاست لە جیهان بەگشتی و بگرە لە ئێران بە شێوەی جۆراوجۆر تاثیرگوزاری خۆی هەبوو، کاریگەری هەبووە لەسەر بزوتنەوەی کورد بەگشتی و ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەتایبەتی. ئێستا کە باس لە بزوتنەوەی ژینا دەکەین باوەڕدانەوەیەکی کورد هیندێک پرسیارمان بۆ دێتە پێش، ئەویژەوەی کە بەستێنەکانی سیاسی و مێژوویی و کۆمەڵایەتی ئەم بزوتنەوەیە چ بوو؟ کەمایەسیەکان و هۆکاری سەرنەکەوتنی لە چوارچێوەی ئامانجێکی بزوتنەوەی شۆڕژگەریدا چ بوو؟ ئێران لەو وەزعیدا کە هەیە چۆن دەتوانێت بەو ئۆپۆزیسیۆنە لێکدابڕا و پشتوڵاوی کە هەیەی بەو ڕەفتارەی کە ناوەندگەراکان و پاوانخوازەکان لەگەڵ کورد ڕەفتار دەکەن دەبێ ئەرکی حیزب و ڕێکخراوە سیاسیەکان چۆن بێت. ڕەنگ بێ ئێمە ئەمڕۆ لەم کۆنفرانسەدا بەو جۆرێکی پێویستە نەگەینە نەتیجەیەک، بەڵام ئەم کۆنفرانسە بکەینە بناغەی کاری هاوبەش، بیکەین باوەی کە لە داهاتوودا زیاتر پێکەوە هەڵبکەین و بیکەین بە بەرنامەیەک کە گەلی کورد بەگشتی و کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان افتخار بە ئەحزابی سیاسی بکات. هەموو دەزانین خاتوژینە ئەمینی کچە کوردی بەهەست و هەڵوێست کە زۆر بە شێوەیەکی نامرۆڤانە لەلایەن کۆماری ئیسلامیەوە گیانی لەدەستدا و شەهید کرا بوو بەهۆی دەستپێکی بزوتنەوەیەکی مەدەنی سیاسی و بە دروشمی ژن ژیان ئازادی لەژێر ئەو دروشمە ژنان و لاوان بە لەبەرکردنی جلی کوردی بە لەملکردنی جامانە بە لەبەرکردنی لیباسی پێشمەرگانە هاتن و هەستی خۆیان نیشاندا و کارێکی وایان کرد کە بزوتنەوەی مەدەنی تێکەڵ بە بزوتنەوەی نەتەوایەتی لەژێر دروشم و تێکۆشانی خەباتی چەند ساڵی ئەحزابی سیاسی تەسیرگوزاری خۆی هەبێت. ئەمە بەو مانایە کە خەباتی شار و شاخ لێگرێتراوە
و ئەوە ئەو هەستەیە کە دوای چەندین ساڵ تێکۆشانی ئەحزابی سیاسی کوردی نەوەیەکی نوێ بەردەوام ئەو هەستە نەتەویە و ئەو شعورە سیاسی نەتەوەیەی لە هەڵکشاندایە. ئەم بزوتنەوەیە تەنیا لە چوارچێوەی کوردستاندا نەماوە، بەڵکو شارەکانی ئێرانیشی گرتەوە و هەروەها دنیای ئازادیشی هێنا سەرحەد. ئەم بزوتنەوەیە لەژێر ئەم دروشمەی کە کاتی خۆی کۆماری کوردستان بنیادنەری ئەم مافانە بووە، ئەم مافە مەدەنیانە بووە، جێگایەکی تایبەتمەندتریدا بە ئەم بزوتنەوەیە لە کوردستان. لەگەڵەوەی کە ژینە خۆی سیمبولی چەندین ستەم بوو. یەکیان ژینە وەکت ستەمی ڕەگەزی، وەک کورد ستەمی نەتەوەیی و وەکو سونە مەسەب ستەمی مەسەبی و وەکوەوەی کە لە شارێکی ناگەشە سەندوی ئێران ڕاهات بوو وەکو ستەمێکی چینایەتی. ئەوانەی هەموو سیمبولێک بوون کە خەڵک بەهانای ئەم بزوتنەوە ئەو ڕووداوە چوون. بەڵام لەبیرمان بێت کە هەروەک لەسەرەوە پێشتر ئاماژەم پێکرد ئەمە لە کەڵک وەرگرتن و تەئسیر گوزاری خەباتی چەند ساڵەی ئەحزابی کوردستان بووە. نابێت لە مەقتەدا دەبێت کە کەناوەندی هاوکاری حیزبە سیاسیەکانی کوردستان چ ئەرکوڕۆڵێکی گرنگی هەبوو لەم بزوتنەوەیەدا، بە یەکگرتووی و بە یەکڕێزی، بە بانگەوازێکی کە بۆ مانگرتن بڵاوی کردەوە. ئێمە دیتمان کە چ ڕەنگدانەوەیەکی هەبوو. مامۆستایانی ئاینی، ژنان و کچان، قوتابیانی زانکۆکان، کارمەندان، هونەرمەندان، کەسایەتی سیاسیەکان، کاسبکاران و بازاڕیان هەموو لەسەر شقام بوو. ئەوە بۆ خۆی پەیامێکی گرنگ بوو بۆ ئێمە کە هەر کات ئەحزابی سیاسی، لایەنی سیاسی و ڕێکخراوەکان یەکگرتو و یەکڕیز و یەکدەنگ بن، بە دڵنیاییەوە وەڵامێکی ئەرێنی لە نێو خۆی وڵاتەوە وەردەگرین. هەروەک دەزانن ئەم بزوتنەوە ماوەیەکی خایاند و شارەکانی کوردستانی گرتەوە و خەڵگە و چواڕوانی هەبوو لە ئەحزابی سیاسی کە پێشمەرگە بنێرێتەوە نێو خۆی بۆ ئەوەی پێیان وابوو لەم هەلوو مەرجەدا هەلێکی باشە کە بتوانن ئاڵوگۆ یا ئەم ڕژیمە لابن. بەڵام ناوەندی هاوکاری حیزبە سیاسی کوردستانەکان بە لێکدانەوەیەکی واقعبینانە و تەحلیلێکی دروست ئەم کارەی نەکرد و پێی وابوو بە ناردنەوەی پێشمەرگە ئەوە بیانوو دەدرێت بە جمهوری ئیسلامی بۆ ئەوەی کە زیاتر کیان و خەڵکی کورد لەنێو بەرێت. بەڵام هەروەک باسم کرد ئەم مانگرتن و هاتنە سەر شەقامە پەیامێکی گرنگی بۆ ئێمە تێدا بوو. هەر کات جەماوەر بی هەبێت و پێداگیری لەسەر شتێک بکە بە دڵنیاییەوە بەدەستکەوت دەکات. ئێستا لەم هەلوو مەرجێدا لە دوای بزوتنەوەی ژینە، لە دوای 7 ئۆکتۆبر، لە دوای شەڕی 12 ڕۆژەی ئێران لە وەزعێکدایە کە پرسیار ئەوەیە ئایا دەتوانێت بمێنێتەوە، چەندە لاواز بووە و چۆن دەتوانێت ئەم لە مقابل حەرەکەتێکی نێوخۆی یان بەگشتی چەند نزیکە لە ڕووخان. بەڵام کۆمەڵە پرسیارێک لێرە دێتە ئالاوە. ئێستا لەم هەلوو مەرجەدا ئەرکی ئێمە ئەحزابی سیاسی چییە؟ ئێمە دەتوانین چ بکەین؟ بۆ کەس شاراوە نییە کە لە هەلوو مەرجی ئاوادا بەرپرسیایەتی زیاتر دەبێت وە ڕووی لە یەکەم مەرحەلە لە ئەحزابی سیاسیە. ئایا ئێمە ئامادەگی ئەوەمان هەیە کە لەگەڵ جیلی نوێ کە بۆ خۆمان زانیمان جیلی نوێ لە کوردستان، نەسلی نوێ لە کوردستان بە چ شێوەیەکی سەردەمیانە هاتە سەر شەقام؟ ئایا ئامادەگی ئەوەمان هەیە کە وەڵامدەری داواکانی ئەوان بین؟
چۆن لەگەڵ ئەم نەسلە نوێیە بتوانین بەرنامەیەکی استراتیژی بەردەوام دابنین کە کاریگەری هەبێت. لە چ کات و ساتێک و بە چ شێوەیەک ئەحزابی سیاسی دەتوانێت ڕێبەرێکی باشی پلان و استراتیژی نەتەوەیی بێ لەنێو خۆی وڵات. ئایا ئەم بەرنامە و پلان استراتیژیە کاری تەنیا یەک حیزبە؟ ئایا ڕوخانی جمهوری ئیسلامی تەنیا کاری نەتەوەی کوردە؟ بۆ ئەم بەرنامە و پلانە ئایا یەک حیزب دەرەقەتیەوە دێ؟ پێشتر ئاماژەم پێ کرد وەڵامی بازێک بە پرسیارانە بە تاکە حیزبێک و بە تاکە کەسایەتیەک نادرێتەوە. بۆیە ئەحزابی سیاسی مەجبورن بەوەی کە بە یەک پلان و بەرنامەی هاوبەش لە چوارتێوەی استراتیژی نەتەوەییدا هەرچی زووتر هەنگاو هەڵێنەوە. ئەم سەردەمە لەم بارودۆخەدا چاوەڕوانی لە ئەحزابەکان چ لە چوارچێوەی پلانی خۆیان بەتەنیا وە چ وەکو ناوەندی دیالۆگ ئەم چاوەڕوانیە دەکرێت کە خۆیان تیار بکەن و ئامادەگیان هەبێ بۆ هەر سناریۆیەکی کە دێتە پێش. بەتایبەت هەر وەک ئاگادارن دوێنێکە لە بڕیاری نەهایی نەتەوەی یەکگرتوەکاندا مەکانیزمی ماشە وەدەرکەوتوێتەوە بارودۆخەکانن بێ بە شێوەیەکی دیکە چاری لێ بکرێت. ئێمە لەم بڕوایەدا کە دۆخی ناوچە دەتوانێت هەم دەرفەت بێ هەم پاشە. دەرفەت بەو مانایەکە هاوپەیمانەکان گۆڕانکاریەکیان بەسەر بێت و نەتەوەی کورد وەکو ئەکتەرێک ڕووی تێبکرێت و نەخش و ڕۆڵی هەبێت. بۆیە دەبێت لەو بارەیەوە یەکدەنگ بین و تەیار بین، ئامادە بین. هەڕەشە بەو مانایەکە لە ڕووی هەڵسەنگاندنێکی هەڵا ئێمە بکەوینە بەر لایەنێکی کە هێزەکانی خۆیان لایەنێک کە هێزەکانی خۆیان لە ڕکابەتی هێزەکاندا ئێمە ئەوەی کە ئەو خەباتی کردومانە و بە جۆرێکی بێنەتیجە بمێنێتەوە. بۆیە دەبێت ئێمە بۆ هەموو ئەو سناریۆیانە خۆمان ئامادە بکەین. چ وەک حیزب چ وەک ناوەند. حیزبی دموکرات بە درێژایی 80 ساڵی خەباتی خۆی هەمیشە هەوڵی داوە کە ئەم دەرفەتانە دەستنیشان بکات و هەروەها هەڵەشەکانیش دەستنیشان بکات و هیچ کات سلینەوەی نەکردوێتەوە کە بەرهەڵستی ئەو هاوانخوازانە بکات کە بۆ سەر نەتەوەکەمان و وڵاتی کوردستان هاتۆتە پێش. حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەو بەڕوایەدایە کە پێکهاتنی یەکگرتووی نێوان هێز و لایەنە سیاسیەکان زەروریەتێکی ئەمڕۆییە و دەبێ بکرێت. و هاوکات لەم بڕوایەشدایە کە دەبێت لە پێشدا نێوماڵی کورد ڕێک بخرێ کە ئێمە نێوماڵی کوردمان ڕێکخست و یەکدەنگ بووین بە یەک وتاری دەتوانین لە بەرامبەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی و حکوومەتی جمهوری ئیسلامیدا ڕابوەستین. ئەو کات دەتوانین لەگەڵ ئەو ئێرانیە دیموکراتیەکان کە بڕوایان بە مافی مرۆڤ هەیە، بڕوایان بە مشارەکەت هەیە، بتوانین سیستمێکی بێنینە سەرکار کە پلۆرالیست بێت، فیدراڵی بێت و دموکراسیەکی گشتگیر بێت. بەڵام بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئەم بەرنامە و پلانەدا ڕەزێنین دەبێت هەڵگری وتارێکی شووناخوازانە بین کە لە ئاستی نەتەوەی کورد و خەباتی کورد و هەروەها کۆمەلگای کوردەواری ئێمە بێت. زۆر باس و بابەتی دیکە هەیە کە لێرەدا تاوتۆ بکرێ، بەڵام بەهۆی کەمی وەخت لە کۆتاییدا دەتوانم تەنیا ئەوە بڵێم بە گەشتبینیەوە دەڕوانینە
ئەم یەکێتی و یەکریزیە کە دەست پێکێتی ئەڵبەتە پێشتر هەبووە بەڵام هیوادارین کە قورس و قایمتر بێت. دووبارە سڵاو دەنێرم بۆ بنەماڵەی شەهیدان زیندانیانی سیاسی و بریندارانی شۆڕشی ژینە، بەتایبەت بۆ بنەماڵەی شەهیدان کە بە هەر بەهانە و جۆرێکی شێوەهای جۆراوجۆر بێ دژی سیاسەتەکانی جمهوری ئیسلامی ڕاوەستان و یادی شەهیدانی ژن ژیان ئازادیان بە سندوی ڕابردووە. سپاس بۆ جۆگرتنتان، سپاس بۆ نەخەن.